بەخێر بێن بۆ پرۆگرامی نایابەکان. خۆشەویستانم، وەک هەموو جارێ دەڵێم کوردستان پڕە لە کەسانی نایاب. میوانی پرۆگرامی ئەم جارەمان نایابێکە لە نایابەکانی بادینان. ئەو پێشمەرگەیە. جاران چەکی دەستی تفەنگەکەی بوو. ئێستا چەکی دەستی قەڵەمەکەیەتی. زۆری نووسیوە بۆ کوردستان، بۆ جوانی کوردستان، بۆ پیرۆزی خاچی کوردستان. با پێکەوە پێشوازی لێ بکەین. شاعیری بەناوبانگی کورد، مامۆستا موئەیەد طەیب. یاخوا بەخێر بێ. سپاس. دەنگ و باسی جەنابەت تەندروستیت. وەڵڵی باشە. سپاس بۆ کوردستان 24، سپاس بۆ ئێوە، سپاس بۆ گرۆپی وێژە کە گرۆپێکن لە گەنجان پێک دێن و ماوەیەکی درێژە خەریکی خوێندن و خۆپێگەیاندنن. سپاسی جەنابەت دەکەم و سپاسی ئەو بەڕێزاناکەم کە ئەمڕۆ لێرە لەگەڵ ئێمە بەشدارن لە هەولێرەوە هاتوین بۆ زاخۆ. بەناو دۆکی ڕەنگینە هاتین و هاتین بۆ زاخۆ و هاتین چاومان بە جەنابەت کەوێەوە ئەو خۆشویستانە. ئەمەوێ کۆتا شێعر کە مامۆستا موئەیەد نووسیوێتی ئێستا بۆمان خوێنێتەوە، زەحمەت نەبێت. مناوێ ئەف چیایە؟ ئەف چیایە ئەبە هەی هەمی کانیەن بنارێ خۆ ئاف دەدەت و گەوریاوی زهایە. ئەف چیایە ئەبە هەی هەمی ڕێڤنگێن خۆ تێر دەکێت و زەکێوی ڤاڵایە. ئەف چیایە ئەبە هەی ئاگر لێت باریت و هێشتا لاتەکە نێرگیز و هەڵاڵایە. ئەف چیایە ئەبە هەی هەشارە مێرخاس و سەنگەرێ عەگیدایە. ئەف چیایە ئەبە هەی لاندکا شوڕەشێ و داربەستا شەهیدایە. ئەف چیایە ئەبە هەی وەک پێشمەرگێ پردێ و سحێلا نەچەمیایە. ئەف چیایە خودێ وسادایە. سپاس. من هەردەم دەڵێم کورد خودای هەیە و چیاکانی هەیە. تۆڵێکی مامۆستا. بەڵێ ئەو بێگومان وان چیایە ئەم پاراستینە. پترش کتێبێکی ئەوروپا دەرکەتینە ئەو گەڕووکێت و هاتینە کوردستانê یعنی ئەسەکل سوێدێ بەحەز بکەم و ئەس پەناهەندە بووم ماوەیەکی لوێرێ. دوو کتێبە سویدی هەنە هەردوو ژی پناوێ چیا پتنێ دۆستێن منە. ئێدی کورد و چیا ژێک ناهێنە جوداکردن. چیا ناسناما کوردانە و کورجی ناسناما چیایان خۆنە. زۆر ڕاست. خوای گەورە هەردەم بۆ هەر میلەتێک شتێکی ئەداتێ بۆی کە بەرگە بگرێ، بۆی کە بتوانێت ژیان بەسەر بەرێ. هەستەکەم بۆ کورد ئەم کوردستانە ڕەنگینی یاوە بۆ چیا جوانانە. بەێ پڕاستی چیایت کوردستانê هەکەم بەرێ خۆبدەینێ و درێژیە دیرۆکێ شەڕ لە کوردستانê هەبووە. درێژیە دیرۆکێ ستەم لە کوردە هاتیە کردن. ji بۆیە jî herdem çiya penagehekê Kurda bûye. Herdem çiya penagehekê azadî xwaza bûye. Hekî em berxwebdeyne efsaneya Newrozê û Kawey dîsa ew gencên ku şîrê ejdehayî rizgar bûn xwe bû çiya û ji çiya hatin şoreşkir. Efsaneya bijîn peydabûna netewa Kurd çiya rolekê mezin heye û çiya heye.
تشتێکو چیایت ماش چیایت gelek جغرافیە دی جدات کرد چیایت کوردستانê tu çi wextê biçî tiştekî hey tu lê bixwî yani çiyayên me berhemdar bûyne ber bûyne ji bo wê jî wextê navê çiyat hêt yani her kurdek xwe çiyayî dizanitin ئەو سەرسەختیەی ئێمەشی ئەوەیە لە بەردی چیاکانی ئێمە سەرمان سەختە خۆشمان بەێ ئەو خۆ هەندێک بێگومان جغرافیە و ژینگە کاریگەری سەر سروشتê mirova heye bêjin mirovên ku biyabanê dijîn siruştekê taybetê hey mirovên tozê hêvaştirin mirovên çiya ew e ku biçekê serhişkiyeka li dev hey ji ber ku berê xwe dete çiya bû kesê neçemiyayîne ew jî bû kesê naçemiye ji to reşêt me hemî gava bêjin melbendê wana çiya bûyne êca çiya û Kurd rastî ئێمە ئەو هەموو قەتل و عامە کراوین ئەو هەموو جینۆسایدە کراوین بەڵام هەر ماوین و هەر دەژمێنین بێگومان yani ew mileteke neteweyek heta nike ser vê sistema lêbûyî di nav sê çar împaratoriyet mezin de împaratoriya bêjin Emewî bû Ebasî bûn û paşînê Osmanî bûn û paş Sefewî bûn û hemî jî herekî têra xwe sitem li Kurda kiriye herekî jî hemî bizav kirîne ku nasnama Kurda biguherin bo vê nasnameyê tu ber xwedê jî dîsa roj bo rojê ew nasname pêstir e yani gelek cara me gulê dibe dibêjin hestê neteweyetî lawaz bûye ez dibêjim û hindek dibêjin wisa biçitin êdî kurdayetî namînitin hindek dengê tên bilind bin تۆ چۆن دەیبینی ez dibêjim dijminêt me sistema dijminêt me li metke nahêlin tu xwe ji bîr bikî tu Kurdî tu dê hermînî Kurd ew em bêjin em ne Kurdîn jî ew dev ji yani ئێمە دوژمنەکانمان نایەڵن بیرمان چێتەوە کە ئێمە کوردین belê rojane bîratetînin ji bo wê jî kurdayetî dê hermînit û alayê kurdayetiyê û kurdayetî dozeka rewa ye neteweyeke divê nasnama xwe biparêzit divê zimanê xwe biparêzit neteweyeke yani ez xwe bêjim hiç stranekî bi zimanekê dî hindî straneka Kurdî hestê me nalivînitin ve hiç dehewata ku helperkiyeka gelekê dî wek dehewata Kurdî bêjin ew hest û sozên me nahejînin ji bo vê jî eva gelek baş bû eger ev netewên serdest evên ku stemê li Kurda dikin tê gehiştibane ku ew xewneka valaya ku hîn xewnê pê ve bibînin nasnameya Kurdî nemînit nasnama Kurda wek çiyayê Kurda dê hermînit ئای ڕەحمەتت لێ دەڵێن مامۆستا موئێد لە مناڵیەوە شتت زوو لە بیر ناکە تۆ لە کێوە ئیتر وعید سپیا کرد بیرتە مەسەلەن شتێکی کاریگەر لە مناڵیتە هەبوو بێ کە قەت بیری نەکەیت شتێک و تێتە بیرا من تەمەنێ من 4 ساڵ بوو ساڵا 61 4 ساڵیت بیرە 4 ساڵیم لە بیرە ماشەڵڵا وەختێکی پۆلیسا سەرماڵا me da girt hatine serbanî û wekî hêrişekê kirbû birayekî min hate girtin bi rehmet bit nikenemaya navê wî Hesen bû mamosta bû ew şêstûyekî wextê bû şûreşê dest pê kirî ew kadrekî pêşkeftiyê partî bû êdî ew çibû çayxaneyê digel hevalê dixwe li wêrê hate girtin wextêkî hate girtin êdî mala wî pişkinîn dikir polîs hat teftîş dikir ji bo kaxez û ka çi tiştekî li wêrê heye ew li bîra min e û li bîra min e wêneyekê barzaniyê nemir dîwarê mala me vebû wêne nike jî ez wî wêneyî dibînim ew wêne Rûsya girtibû
هەلبەت بەدلەیە دەستی خۆسا دەستی خۆ کردە دانایە سەرسینگی خۆ ئەو یە جامکری بۆ دیوارێکی بە وەختی هاتین دەیکامە زی سپیندارێکی حەوشامەدا بوو لێرێ ئاخ کۆڵا وێ نەکرێت بن ئاخێ بە بەشاش بەرکو هاتن تشتێ دی بگیرن ئەو ڕۆژ بیرا منە شێستوەیەکێ جا برای من هاتە گرتن برایەکی مێدی چوو بۆ پێشمەریە شێستوسێ پشتی 2 ساڵا باومژی گرت برایمژی گرت یعنی ئێدی ئەو ئەم دەستپێکە شۆڕەشێ و حەتانی کە برایەت من و خێزانام هەمی گاوا دیگەل شۆڕەشێ بووینە هەمی گاوەمە لایە شۆڕەشێ گرتیە خۆشەویستیە ڤیانە بارزانیە نەمرژی هێشتا شوی وێنەیە ئەو وێنەیە مەدیتی و ئەو وێنەیە بەشارتی و مامۆستا مۆئێد ئێستا هەندێک هەوڵ ئەدەن یعنی ئەم ڕۆحی کوردایەتی کە جەنابەت باسیەکەی ئێمە زۆریش لە ماڵەکانی کوردستان ئەو حاڵەتیان بینیوە کە کتێبێک بشارنەوە وێنەیەکی ڕەمزێ لە ڕەمزەکانی کورد بشارنەوە کوڕەکانیان بچنە چیا یعنی ئەوانەمان زۆر بینی ئەو هەموو خوێنە ڕژاوە ئەو هەموو فرمێسکە ڕژاوە هەندێ ئەیانەوێ بڵێن ڕەمز زۆر گرنگ نییە ئاڵا زۆر پارچە پەڕۆیەکە نیشتیمان زۆر گرنگ نییە یعنی شتەکان وا هینەکەن وا ئاسانیەکەنەوە کە ئەوە نییە ئەوە بۆچیەوە خۆتان وا سەغڵە دەکەن ینی وانی شتەکان لێ بچووگەکەنەوە ڕەمزەکانت لێ بچووگەکەنەوە چی بەوانە ئاڵی تۆ توزانی ئەو بخۆ تەرمینۆلۆژیا شەڕیدا بەحسی شەڕێ نەسلێ چارێتکەن با عەرەبیت بژنێ جیل ڕابعی شەڕە بژێتن دژمن ئاولی دژمنێک و دژمنێک شەڕێ هەبدوت کرد پاشینێ هەر کەسی هەواڵبەند بە خۆ چێکردن ئەو جیلێ دوێ بووە یە شەڕی جیلێ سیێ گوپوەکالەت شەڕی بکەی تو شەڕی نەکرد تو ئێکێدی بینە بۆتە شەڕی بکرد جیلێ چارێ ئەوە ئێستا ئەم تێدا دژین نکە ئەم تێدا دژین بێژت نە ئەوێ ژینەکە شەڕی وەکالەت ژینەکە هەرە ناف ملەتێکی سیمبۆڵی نوی ملەتی دەفی ملەتی سڤێکی بکە نەهێلە چ پیرۆزی هەبن ji bo ku şnavda perifin min guman nîne ev arasteya yê arastekiriye yê arastekiriye dijminên me û gelek cara ez nabêjim ku ev hemî kirêgirtiye twanan e gelek cara bêy ku ew bizanin ev tiştê ku ew dibêjin ev ê te behs kirî ku ne alam بەنەزانی دەکەن هەندێک جار بەنەزانین دەکەن و ئەوە تۆ بژین کەربێتەش پارتیەکی ڤەدبن حکومەتێ ڤەدبن بەس کوردستان وڵاتی تەیە چێ نابێتن مرۆڤێکی کورد وڵاتی خۆ پیرۆز نەزانێت سرۆدا خۆ ئەی ڕەقیب پیرۆز نەزانێت شەهیدا پیرۆز نەزانێتن یعنی ئەوە چ کوردێکە بۆ تشتێکی دەفی پیرۆز نەبێتن بۆژی ئەو هەوڵ هەمی گاوە دێ هەبن بەس کوردایەتی و پیرۆزیên me di her pîroz mînitin ew xwe hemî gava kêmatiyek bêjin mînorîteyek eqeliyek şoreşa Eylûlê çend kes bûn wextê pê rabûn şoreşê dinyayê hemî wisa şoreşa Eritreya 11 kesa dest pê kir nike Eritreya dewlet e ji bo wê jî me hekê tosa hebir jî bes me têra hendê tên jî پیرۆزیên vê netewê biparêzin vî welatî biparêzin vî alayî biparêzin حتمما مامۆستا ئێمە ڕاو بۆ چوونی هەندێک لە خۆشەویستانمان وەرگرتووە کە قسە بکەن لەسەر جەنابەت جا پێکەوە تەماشایکەین و دوایی دەینەوە پرۆگرامەکە فەرموو
امشين بيجي ماي طيبي يشاي الجل جيل خو الجل جيل بشتي خو الجل جيل نكجي جيل شوراش راجع هندنه وبيجي هندنه شوراش السوشيال ميديا يجي خبط اخويا شعري بدو مينيتن هزرا من باجي فدياري تبع چند كو بايدي شارزاك زور بقامان زيدا بوارز زمانزاني ده وهر وصا روشنبيره كان كتاب جراي روشنبيره دبر دهوكي ابخو مؤيد طيب تقال عبد الرحمن مزيري وبدر خان سندي وكو بيجن سيغوشاك وكو سيغوشاك انا شعر دبر بهدينا شعر دبر يا هفشرخه كردي دبر بهدينا يا برف بيج فبري ومؤيد شكلك و سيغوشيا هر وصاج وكو كتابخانه كتهديتن مؤيد طيب ومبخو بس وكي كساتيك وكي هنرمند اكسترام بيجيك بمجالك تايبته وهلبت بقشتي لناف ملتما جهيك جالك تايبت جهيك ويهيا مويا طيب هر امش زاروكيا تياخو زاروكيا خو ام اللي قال هلبستو نفسينو تيروكو سرهاتي تويت باش دي حتى يتكبن دايت الراديو بغداد بقرا وحطان هاجي وحنرجي أواكو شوي دمي كيفن حطنها كمويا طيب شيايا الجال إيشو جانت ملاتخو الجال ريدانت ملاتخو طيبتي خصوصيتا طيبت منديا سيداي مويا طيب أوا كود بويرا دا جالك هشيار بوي هر جالك زي دوان ريداناتا هلبست شعر یا پیشکشی ایشو آزارت گله خو کری خوشی و نخوشی آدم بيقومان كسرت يا مامستا مؤيد طيب هر الدست بيكت هر بيت شعر قويدة ديارة أو جيا باش سر حكمة هندك وهر هنجي توان تجربة دابوريا ينكو أم بحث شوراش بكين كو أو جي حطانو كبر دوامن وان كارساتن حتى عمرو امتدادجين السوباسياقا طيبت بو مامستا مؤيد طيبي فرد قام و داخزا سر كفتنه بود قام از بينم كوي كارتكنكا قلق أمازن السر من هبو السر تفاملات كرت هبو حتى أفرو إن شاء الله خودش یه درش کتونو بردوام بیتونه وی پنرسی تجارنا دانیده. مامۆستا مؤيد ئەو خۆشەویستانە لێرەوە مامۆستا حەسەن شەریف چاوی ماژەکەین ڕێزمان هەیە بووی و ئەو خۆشەویستانەی تر چیت هەیە بۆیان؟ بەڵێ گەلێک سپاس بۆ هەستێوانە کاک حەسەن شەریف هونەرمەندێکی گەلە هێژایە هونەرمەندێک بۆ پێشمەریە بوو پڕاستیژی سترانا نیە کوردیدا حەسەن شەریف هەم گەلێک گوهدار هەنە و جهێکی گەلێک گرنگژی تۆنەری سترانێدا هەیە ji bo wê jî rêz û silavên min û me em hevalê têkîn jî rêz û silavên min bû wî Diktor Arif Hîto şairekî me navdar e û pirastî jî şerê da û nivêsînê da mirovekî pir berhem e mirovekî rûşenbîr e spasiya hestê wî dikem sîdira etrûşî kiçeka Kurda gelek jîr e vê temenî da romanekî çap kiriye romanekî nivêsaya û kiçeka rûşenbîr e bu jî pirastî keyfa min gelek pê têtin min hemî gava handana wê ya kirî ku berdewam bi ser nivêsînê spasiya hestê wê jî dikem هەربژیت ئەی شعرێکی ترمان بۆ ناخوێنیتەوە با بچینە ئەو دنیایە تۆزێ بەڵێ di hewşa mala me da spîndarek hebû bejna wê ziraf tayên wê belav gulpên wê lîs û hêlîn sîbera wê zozan û fereşîn dema ez aşiq dibûm sêv didan dema ez mest dibûm îşiyên tirî dema ez şad dibûm tîşem bû dirî dema xemekî jî canê min dida ber penca û dilê min dikire pelekê agirî me pala xwe dida qurmê wê û têr dikire girî nuke ne sêv mayne ne îşiyên tirî ne tîşem bû dirî xem jî wek şelxeka zirkê dika bi me werhatîne û rondik jî nemayne pê bike me girî diyar e êvar e payîza emrî diyar e
پیری اپیری مامۆستا من هەردەم ئەڵێم کەسێک بتوانێ ئەو وشە جوانانە بنووسێ ئەوە دڵی گەنجە ئەوجا دڵی شەرتە ناوسا ڕاست ئەو خۆشویستانە لێرەن هەڵبەت پرسیاریان هەیە کێ دەوێت پرسیارێ بکات لە مامۆستا موئەیەتەی فەرموو دەست پێکە بخێراتنا بەرنامەی واتکم و مامۆستایەتکم باژێ ڕێزاخۆم مامۆستا بوو چت قالب شعرێ دا مایە تو بەرەف ڕۆمانێ و نەچوێ gelek spas. بله پراستی بجیم دەستپێکێ من هەلبەستا نوێسایی و حتا نکێژی ئەس دبینم کو هەلبەست هەلبەت کێڤنترین هونەرێ زمانیە جارە پێشیت ئەدەبیاتا هەمی گەلادا زمان وەختێ بۆیە کەرەستەیەکی هونەری هەلبەست پێ هاتیە نوێسین دەفمەژی ئەدەبیاتا کوردیژی داوسایە ئەس دبینم و از شیم هست و سوزت خو هزرت خو خیالا خو همیا فرم هلبست در ببرم جبوه مبری خونه دا بجین چه فرم دی جانر دیین ادبیات چی روکه یان رومانه حتی نکه هلبست تیرامت کت کو از هر تشتی خود هلبست داد بجم جبر هندیه کو حتی نکه من تنی هلبست نبیسه کێکە دەوێت پرسیارکە فەرموو خانم gelek bixêr bihêm û bajar ez daxwe mamosteyet gelek bixêr bihê mamosteyet çiya û zol û nihal ganiyet tazî şoreşet geleket mazin evel serdemê şoreşê ez bêjim mînaka morala Kurdî bûyne kengî dem hatiye şeira Kurdî evê hêzê evê moralê bînitin biketinat qalibê bajarekî da gencên bajarî pê bişên dahênanên şoreşê biguherin bû dahênanên hizrî dahênanên ez bêjim pitir eqlane seredarî gel ji warê nûke bihêtine kirinê yanî ez bêjim şeira Kurdî ji qalibê ba gundî derkevîtine her morala çiya û dol û nihal hêz û zebra xwe bîntinet nav bajarî da gencên bajarî ham bidetine hizr û dahênana gelek bixêrat بله بژیت ئافەرمۆ پرسیاری جوان بوو پرسیارەکە یەلێک ژیرانە بوو ڕاستی ئەکە ئەم بهێن بەرێ خۆبدەینێ ڕاستی هەلبەستامەیە کلاسیکە یعنی هەکێش بژا کرمانجی بە سۆرانی بەتن یعنی مەڵای جزیری بگیرین خانی بگیرین پشتی فەقیە تەیران ناڵی سالم دوێرێدا بژین طابعێکی تایبەت هەبووە کو وەک کلاسیکên ملەتên دەوروبەر jî bûye دوێرێدا هەلبەستێت وا پتر بەحسا غەزەل bûye تەسەوف bûye ji bilî xanîk û mesela hizrana tewayetî lê dîsa wî jî her memozîn bijîn çîrokeka eşqê bûye wextê qonaxa duwê ya helbesta Kurdî hekî em bên berê xwe bideyînê ku hindek xetê giştî danîn yê berfire em berê xwe bideyînê hat şeira helbesta bergiriyê derket bergirîş nasnameya xwe êdî tu vê nasnamê da wekî mel destpêkî ji berê xwedayê çiya hebû siruştê Kurdistanê hebû ji bo wê jî sîmbolên şairên Kurd yê tevaya Kurdistanê tu ber xwedayê hemî gava çiya ye befir e darberiye dol e nihal e tiştekî gelek siruştî bû em qonaxa bergiriyê da bûyne nasnama me digefekê da bûye ji bo parastina vê nasnamê êdî huner jî wek çekekî bikar hatiye derbirîn şivê kiriye ji bo bajêrî hekî em berê xwe bideyînê belê helbest hekî helbestê jî nekirbit bes çîrokiye romane vê dimayê sînemaye yanî edebiyata Kurdî da ew jî heye bes hemî gavan nav hemî miletek çend edebiyata wê ya kevnar û pêşketî jî bitin dîsa helbest heramayî yani ene gelwê me jî ku hindek dibêjin serdemê nike da serdemê helbestê nemaye helbest hemî gava dê hebitin
بلكي بجين وكي بري كو تاكا هنر بويا خلكي جاوكي جلا بيروس بري خود هلبست زمان پرستگاه بو هلبست زمان كتاب آيني بو تو چي كتابك بيروز هر آينه كي تورات بت انجيل بت آوستا بتن يان يت ملتي دي بن تنانت قرآن جي تبر خدای زمان وان نزیکی زمان هلبسته اگر هلبست جنه بز نزیکی زمان هلبسته جبوی جده هلبست جمینه ده جورندین ادبی جی در کهون مل هلبسته در برین شوی شهرستانی بکن بس او ستما الکرداد بتن ایک او اگر کی سرکیه کو هشتا هلبستا کردی هلبستا برگریه ما وصا جنابت كي إتر كجنج بويت حزت كرت وتت من الروم إتر برو أدب والشعر وأوانا يعني أم خليايات شون درس بولايت بله او دهوكي باجر دهوكي جداش باجر سليمانية هوليري سليماني باريزگه بو وقت عراق هات يا دا مزراندن سليماني باريزگه بو هوليري جي باريزگه بو بجين تراجيديا بهدينان چبو بهدينان قضا بون بله آمدی بو زاخو بو دهوی بو بجين آكري بو ام همي قضا بون ما چو پاريزگه هلويري نبو اف قضايا سر ب كيش پاريزگه و بون سر ب موصله و بون جبويري وانا چجار رندا کو زمان كردي الويدر كي گشه بكت يان زمان كردي بيت جبوكو ريفابريا گشتيا پرورده سليماني يا خو هبو هوليري يا خو هبو يا ما موصل بو برهند رنداني هكيان بري خوب دايني صلاة حفته 1907 وقتی بیان ازده آدار دای بجار ایکی ریدا کو کردی بیت خواندن او جی تن درسی یعنی صفا بکلاس دوی ناوندی بجار ایکی ما کردی خواند يعني جنابت لدوي ناوندي بو يوكاتا لدوی ناوندی بون بله صفی یکی ناوندی بون بلام او سالت وقتی بیان ازده آدار بو سال چو بو ایدی سالت دیو دا سالا هفته و ایکی ده بو درسک زمان کردی هات خواندن توی درسی دا من ماموستای که بو سلاو و ریزت من بوی نکجیل دو که ارمن بو وارکیس موسیس مواکی بو ریوبری پروردا گشتیا ریوبری گشتیا پروردا دو که او ما مستایمه کردی بو او درچوی بشی کردی بو زانکویا بغدا جهات گوتی از دی بو هوا بحثا کش و سروا چوا شعر چیه شعر چوا تنویسین که کیش و دی بتا شاعر بشتا قطابیه يعني دنگك من بهيس تناول مدا كو ازدي بمي بشتي في مدس بكر صلاة حفتي ودوي حفتي وسي يكيم جار كتابك توان درسا كردية دا ما تخاندن مثلا بيرامتيت هم هلبستا جگرخيني هبو احمد خاني هبو هلبستي الصوراني جي هبو ناري نمونه هبو گوران بو بس يكيم جار منكو من هلبستا كردي ديتي هلبستن احمد نالبن يكو تشاب كيري جي رحمتي خالد حسين كو خلكي زاخو بابي هندك هلبستن وي كوم كيربون جاروجا كي برايم هات او كتاب اينا قلت يا كتابك هلبستت كردينا ما خاند وكي انبهاركي بومشي وها ما يشمه كردي شعر نايتن بسين مبر خدايكو ما شعرت كردتين اوجي براستي بالدري بوكو اس دست همو شاعرك ياخد همو هنرمندك اگر كسيك هي ملهمتي يعني لبواري الشعرات شاعرك ما مصا مؤيد ايتر عليه لما شعر جوانتر نانوسري شي لايتو من توي سردمي دا بجني احمد نالبند خان استا يت نكب راستي جي
بجي شعرێکی دەست نیشانکری ناوێک نینە بەس gelek şair. لە کلاسیکەکان yani şiyet klasik elbet ez klasika txînim bija kirmancî bit soranî bitin bijin ew mel medresê xan bû bes piştîngê Naliye Hacı Qadire bijin helbestanî şêrk û bêkes bû şêrk û bêkes û Latif Helmet ew min şexsî jî nas dikirin yani sala heftê û nehêl Silêmaniyê mêhrecanekî şeirî em bejdar bûn pêk ve şêrkûyî wextî nefîkir bû ew li Remadî bû ew bejdar nebû bes min têkelî diyel şêrk û bêkes hebû مامۆستا بەڕەحمەت بێ شعری سەیروس هەمەرەی وتووە شاعرێکی مازنە وەختێ ئەم سوێدێژی بووین ستۆکهۆلم ئەویش هەر لەوێ بوو بەلێ مایک و دیت یعنی حتا بێدماییژی پەیوەندی مە هەبوو یعنی ئێدی تێکەلیەک مە هەبوو بیرام تێست حەشتیوێک سەر حەشتی و دوێ شەوا سەری ساڵێ ئەم سەرچنار بێک بوون شێرک و بێکەس بوو محمد مکری بوو محمود زامدار بوو ئەم ji بەغدا hatibûn şeva serê salê em li mala cihad dilpayk bûin we hinde hevalê diyet xelkê Silêmaniyê şeva serê salê melwêrê kir û piştî du sê meha ez çûme nav şoreşê dî باشە چۆن بڕیارت دا بچیتە شۆڕش یعنی پاڵنەرەکان ئەوە زۆر بوون ئەوە شۆرەشی ئەم قوتاوی بووین زانکۆیا بەغدا اسبی وقتی ما کلیه قانونی خواند یعنی شوان حوالت کو دیلمه بون کلیه کریم دشتی بو و شاعر خلکی هولیری معرف عمر گل بو و رحمت بت رحمت کرد املوری بون چند دست بگیرتنا قطابیا کرد اوید نبعسی اتر گمان کت بون جا ساڵێکی ئەم لە بەشێ نافخۆیی یەکی خەلکی میسل دیگەلمە بوو تەڵەبە بوو مەسئولێکی بەعسیا بوو ئەم ئۆدایەکی بە نووسین هەر پێنج کەس ئۆدایەکی بە بوون نەتێلاژی هەمی کورد بن لازمە کورد و عەرەب پێی بە دی ئەم ببووینە برادەر وسا دەرڤەی سیاسەتێ ئەو ڕۆژێکی هات گوتە من خۆ خلاصکە نەمینە لێرە دێتەگیرن ئەو بەعسی بوو زانی ماڵی ئەوا بێ و سپاسیاویت کە ڕاستی ئەس پشتی ئەس هاتیمش بەغدا چوومە نافرێزی شۆڕەشی ڕۆژە دوێ ئانسیە هات بوون مە بگرن ئێدی ئەس نەما بوو مەلوێری هات بسیارت گرن جا چوونە قوتاویت کورد گوتی بابویە هاتی دوێت وی ببینێت یە دەفمە تەبەن بابە منگێ دهۆکێ بووێن ساف مامۆستا ئێمە نە هیچ وڵاتێکمان داگیر کردووە نە هیچ خاچێکمان داگیر کردووە هەردەم ویستومانە بە ئاشتی بژین ئاشتی خواز بین ئەوانن وازمان لێ ناهێنن بەلێ نایەڵن بیماچێتەوە مامۆستا ڕاو بۆ چوونی هەندێکی کەشمان وەرگرتووە زۆرن ئەوانە بەس بەڕاستی ئێمە ویستمان یعنی زۆر کەس حەزی کردووە قسە بکە دەربارەی مامۆسامۆیەت با تەماشایش بکەین و دەینەوە فەرسی هەمیات کە موئێ طەیبی شعرەکە هەی شەهید جناوێتە و بەژنا چیایە بلند بەفرباری گەلیلیا تڕەنگێ نەبا ئاگرت سینگێتەدا نەبا منەت زانی کا بەژناتە و بەژنا چیایە بلندکە یعنی ئەوە مقارنەکەت ناوبەرە شەهیدی و چیایی یعنی موئێ طەیب وەسەوێنەتکێت ئەگەر چیا و شعر يعني او تفنجل ملي بيشمرجي نبا وي اف هردوكاجيك فرق نتكرن اف شعر سردم شورشي هاتي نويسين يعني وكو مرالكا جلك بلند تيدا هاتي ديتن بو يدمي بو بيشمرجا بو وان كاسين كتوي دمي دا شاف ديريا دنگو باسين شورشي تكرن لو از بيجم دوزا ملت كرد شورشين كردي بيشمرجا و بزابن و برخدانيا كردان جلك شعر موئێ طەیبی دا ڕەنگ دەدەش باندۆراوی لەسەر تەخۆچینە جدایەن جڤاکێ هەبوو و بتایبەت جوانە ژی خوێندەکارە و پێشمەرگەیان gelek kes ji ber helbestên wî hatine girtin, hatine êşandin, hatine paşvebirin û belkî hatine kuştin jî lê
چیروکا جهمیا زیده ترکو باندورا خواه مکریه چیروکا شهید شوان هروریه کو دما شهید بو دبر مرن راجی دبر شهید بو نخوا راجی پارچک جهل بسته کاوی وکراه او باشترین نشانه مامۆستا ئاەتێکژی پیشانگەی هۆزانانیە دەڤێرێ هەر ڕاستە چەندین بنەمایان هۆزانانی تۆزانن ویدا بەرجەستانە جوانە ژیب کار ئینانە زمانەکە پاقش و دیژ پەیوێن بیانی هەروەسا کار ئینانە خاڵبەندیە شەژیە بێژی مامۆستای زاروک ji ber hemin xwe bêbeher nekirîne çendîn berhem bû zaroka nivîsîne şejiya bêjin ku komeka hozanetiyê bûyîne stiran hatine gotin ji lawê mamosta Hesen Şerîfî û Tehsîn Tehayî û Emer gundî ve şejiya bêjin jî ku salan ev şêwekê akademî raporto ve kolîn li ser hozanên wî dihine درستکردن لزانکویان ابجاچه و کلینن درچونه بنیان جی نامین ماستر و دکتورای بن. ام بيجين ماموستا مؤيد طيبي ات نوكا جيدا شيايا بشعر اخوا بنفسين اخوا برهمن اخوا بري جنجا بدتا ام بيجين آوا كرنكا باشتري کوبکر خباتا وی سردمی به شیایه ات جوالن شعرن خدا وصاب و مچه بکد که ام پتر ام بجین حجداره که بکن رحکا دیا دای جوانترش یا جیواری دا هی بلاتین که رحکا دیا دای سیبره کی عوره کی یا شیای هست نتوایی بکتت سر بویاخچیه کی دا واسا چکتن که بریارا ضابطه که قبیل نکد و بجیت نخیر گلی سپاس هوارد که آخفتین بود توزانی استرانبیج هنرمند شیوکی گشتی شاعر جی بگومان هنرمندن بگومان براستی جی ویانا خلکی و ریزگیرتنا خلکی وی برهمی من ویسی اوه دف من ماسترین خلاته ماسترین تشتک و از شانازی پیبکم و از بردوام بم کواته اف تشتی من ویسی اف تشتی مگوتی جه خو کریت دل خلکی مدا گوتن اتوانا من ریزوویان دیت همان ریزوویان جی مبواه گلش سپاس بوه مامۆستا مؤەیەد کە هەندێک جار ئەو ئیشانە ئەکەی کە دوایی تێکەڵی خەڵکەکەی خۆت ئەبی کە ئەو ڕێز و احتیرام و خۆشەویستیت پێ دەبەخشن هەستەکەی شتێکی باشت کردووە یاخۆت هەستەکەی هیلاکەتی و ماندووبوونەکەت بەزایە نەچووە ئەو ئەحساسە دەبێ کاتێک کە خۆشەویستان دێن بۆ لای تۆ وێنەیەکە گرن مەسەرەن ڕێز و خۆشەویستی خۆیان پیشانی جەنابتێن ئەو ئەحساسەت دەبێت بله بله بێگومان ئەو هەمی هونەرمەندێن کورد ڕاستیژی یعنی ئەکەم بەرێ خۆ بدەینێ هونەرمەندی کوردە نویسەری کوردە شاعری کوردە شەڕی مەهاتیەکردن ستەمل مەهاتیەکردن یعنی ئەم شیاین سەرا وان شعرا بینە کوشتنژی بەس مە نوێسایە بەرامبەری وێژی بژین ئەف ڕێزۆڤیانە خەلکی بووە و تێلتن شعرێکی کورد هونەرمەندێکی کورد بەردەوام بتر سەرداهێنانێ ئەگەر ئەم زانین و gelek mirov serastranayê tatîne girtin yê tatîne eşkence dan sera helbestekê bes tiştê ku hunermendê Kurd têlitir ser pêt xwe bimînit û vê xweragiriyê nîşan bidet ew rêzoviyana xelkî زۆر ڕاستە خۆشەویستان وازان پرسیاری تریان هەبوو مایک لەکوێوە نزیکەکە مایکەکە فەرموو خانم فەرموو کەرەمکە مامۆستا ئەرێ سەرهەتیۆتە چیت گەل محەممەد مەهدیل جەوهری هەگوتە گوتیە هوزۆنە سەر کوردستان بخوینە gelek سپاس ها ئەو توزانی نا محەممەد مەهدی جەواهری نەبووە من محەممەد مەهدی جەواهری نەدیتیە من محمود دەرویش دیتبوو ئەو شاعری فلستینی وی هەلبەستێک کوردستانی نوێسا بوو دلێ ما دیەلوەیە
ایدی گلک هلبستوانین کرد شاعرین کرد برسواوی دا و بجین پشتوانیا دوزا فلسطینی کر جا دماهی که وقتی دیواناوی چاب بوی او هلبست دکر بود تیدا وقتی او هلبست نویسا بو هشتال اسرائیل بو وقتی هاتیا ناف عربا و ایدی کلیدی العراقی وانا چه بوینا ایدی براعتش و هلبست تیدا جا من ستوكهولم دید او دی بو بجین کۆمەڵا دوستینیا فلسطینیا و سویدیا کۆڕێکی هەلبەستێ بووی و سەمیح قاسمی کرد بوو ئەم ژی چ بووی نەوێرێ مەگوتێ ئەم گەلک کورد هاتی نەوێرێ ڕاستیجی گەلک کورد بوون نیڤەکە هۆڵاوێرێ کورد بوون ئەوێ هەلبەستە کوردستان بخینە نەخان جێ پەشێمان ببوو پشتی هینگێ وەسا دیار بوو پەیوەندی دیگەل عێراقی هەبوون و سەدامی پارە دابوونێ و پارەت دانێ موقفی خۆی گۆڕی دی ji bo wê jî peşêman bû bi şwê helbestê min ew sernivêsa bû carekê ku vara peyv jî da belav bû be Semîh Qasim ez gel wî jî axiftim Semîh Qasim her ser helbestê xwe bû gotî gotme şeirê Abdullah Guraniyê dixandîn û ez piştevaniyê miletê Kurd kem berê ew tu vê helbestê xwe da çikî سەمیح قاسم هێشتا ئیسرائیل دژیا حتا منی ژی هەر ئیسرائیل دژیا بەس ئەو پشتی محمود دەرویش ئیسرائیل دەرکەتی و ئیدی تێکەلیا دەولەتێن عەرەبی کردی هەڵویستێوی هات بوو بەخوا مامۆستا موعەید زۆر لەگەڵ ڕێزما بۆ ئەو میلەتانەی دراوسێمانە بەڵام بڕوا ناکەم 100 ساڵی کەش گۆرانێکیان تیا دروست بێ ئەوان نالی و مەحویەکیان تیا دروست بێ ئەحمەدی خانێکیان تیا دروست بێ کاش سۆرانتوزانی هەکیان بەرێ خۆ بدەینە زمانی کوردی ڕاستە زمانی کوردی بێ دمایکی بووە زمانێکی فەرمیل وڵاتێکی و عێراقە ئەو یاسا پێ دەرکەتیە بەس تو بەرخۆدا ئەف زمانە هەندە شەڕیوی زمانی هاتیەکردن نکە نێزیکی 195 ئەندامên dewletên netewên serbixwe tên ku endamên netewên yekgirtî da tu bê wan zimanê ku heyn 6000 ziman bêjin hene 3000 berçûnê ne kêm in 3000 dî tmînin bes çend ji wan zimana berî 400 sala dîwanek hebûye wekî Malayê Cizîrî yani edebiyata Kurdî da edebiyateka dêrîne û heke tu hev berkiyê bikey ziman jî wek zimanê Kurdî jî zimanekî zîndî ye dinyayê de ihtimale 20 zimanê dî nebin ku 45 milyon pê bav bin zimanê biçîk biçîk hene ji bo wê jî zimanê Kurdî her Kurdekî vê şanaziyê bi vî zimanî biket ku hende şerê wî hatiye kirin yani Tirkiye 100 sala zimanê Kurdî axiftin jî qedexe bû ev rûkê 15-16 weşanxane hene İstanbulê bigirî li Diyarbekir dest pê kiriye hişyariyek yan serhildaneka ziman û edebiyata gelek hês li Kurdistana Bakur تو کردت خراسانی بگیره که اوه چند صد سال دیر بوینه نکد نویسکارت طافاده درکتین شاعرت درکتین استرانویجت درکتین هر جایی که کرد لی بوینه زمان خوب پاراستیه بویجی اوه که رهید وی زمانی کیرن آخا مدا دیروک مدا وجدان مدا بویجی چه گفر سر زبان کردی نینه کو بمرد انشاءالله یەک پرسیاری کە وەرەگرین واللهی ماشەڵڵا زۆرن بەس کاتمان زۆر کەمە کێ فەرموو ئەو مایکەکە لای کێ فەرموو
مامۆستا بخێرهات ناتات کە مامۆستا گەلە بخێراتی بوو باژێ ڕێزاخۆ هەروسا سپاسیا دەستخۆشیە ستافێ کوردستان 24 ژیتکەین مامۆستا من پرسیارێکە بی پتریا دیوانێت تاوێت مژی خواندین مامۆستا دیاردەک تێدا گەلێک زاڵت بیتە ناف هەلبەستێت تەدا ئەو ژی سروشتە مامۆستا یعنی چیا و دار و بەر و نهال و حتا دیمایە وجا مەگوت ئەگەر چیە پتریا شعرێت تەدا تێتە دووبارەکردن ژێک چکەم زان هەکە تشتە گەلە دووبارە بی نیشانا پێسکردنەوەی تشتی هەژێک ژامە حەزکردان بەرسەوێ بزانین زۆر سپاس ئەو بخۆ بەکی مەگوتی یعنی ئەم هۆنەرمەند ژی بژین دیسا پشکێکێشوی سروشت و ژینگە هاتێدا دژیت یعنی تشتێکی گەلە سروشتیە و ئەو سیمبۆلێت ئەس بکارتینم دشوی سروشتی بنیە و ئەس ناودا ژیایمە وەکمە مەرینکە بەحس کرد و شاعرێک خەلکی بیابانەیە ئێدی سیمبۆلێتمی بیابانێنە من سیمبۆل ئەکە دووبارە کردبن بەس جدا جدا یعنی تو شێ هەندێ ژەرا مەسەن هەمان سیمبۆلی ڕۆژ تو ڕۆژ بۆ باشیە ژی بکاربینی و ڕۆناهیە ڕۆژێ بۆ گەرمێ ژی بینی و ڕێڤنگێکە بەرحەتاوێ بژین توێ دەرکێدا بتە سیمبۆلەکی دی یعنی دووبارەکردنا سیمبۆلا بەس من واتەیەن دی داینێ واتەیەن نی بێگومان وەختێ مرۆڤ تو هەر هەلبەزوانێکی بخینی بەرهەمێوی هەمیە بخینی دێ دووبارە بتن یعنی ئەم دژیانە خۆشیدا بژین هەریشمە کەسایەتیەک بۆ چێت بتن هەندە هەلوێستادا وەکی ئێک تاغڤتن وەکی ئێک دەربڕینش هەستێ خود کرد ئێدی ئەڤە هۆنەرمەند ژیان شاعر ژی هەلبەزوان ژی هەر دیسا تاکێکی وی جوواکیە بێگومان دێ دەوروبەرێ خۆ کاریگەری لەسەر هەبتن و دەربڕیناوی ژی دێشوا تشتا بتیەک و دیگەر ژیت و دبینت باس مامۆسامۆیەت ئێمە لەسەر شعری کۆڵبەر بەڵێ حەزەکەین پێکۆ تەماشاکەین دوایی دێنەوە گفتوگۆکەین فەرموو دبن باری خوبه دو تلان سر خواه بلند کرد ای خدای مزن ای خدای مزن بس دخلکا درگه دوزخ خل من وکه سره از برم سره سره از برم سره مامۆستا ئەم شعری جەنابەت بە دەنگە خۆشەکەی مامۆستا حەسەن شەریف ئەو ئاوازە جوانە و ئەو دەنگە چاک و خۆشەی ئەمە بەرهەمێکە فیلمێکی دۆکومنتریە هیوادارین بیبینین بەم زوانە کاری جەنابتە کۆڵبەر چۆن بیرت کردوێتەوە لەسەر کۆڵبەر کە ئەگەر بڵین مەسە ئەو کێشەیە خۆت ئەو
کووردە خۆشەویستانە تۆزێ دوورن لە دەڤەری بادیرانیشەوە بەڵام تۆ هەستت کردووە کە ئەمە ئەکرێ شتیان لەسەر بنووسی بەێ ڕاستی ئەوە کو ئەس بێژم هەمیگەوە ئەم کورد مەهەمیە ئێک دۆز هەیە ئێک ستە ملمە دبتن بۆ وێژی ئەم هەف سۆزی و هەف خەمیە هەمیە هەردگیرین ئەوە کۆلبەرە ڕۆژانە مەگولێت بتن ڕۆژانە مەگولێت بتن دەنگ و باسەدا کۆلبەر هاتیینە کوشتن ئجاتوان کاودان و ئەوێت تێدا کۆلبەریا خودکەن یعنی من تێدا دیتینە فیلمێ بە هەمان قوبادیژی ئێک شوانە بووە یعنی هەندە مرۆڤن ئەو بارێ گیران سەر ناو بەفرێدا ئەو کارە سەختە بۆ پاریۆگنان بۆ نانێکی پەیدا بکەن لێ درکێ بێژم بێ وژدانیەکە و غەدرەکە مازن لێ دبن کووا دەنە بەرگولا دیەف هەلبەستە سەروانە بووەکی هەفسوزیەی دیەلوانە بارێ هێسترێکی پشتێ بوو حتا نافتەنگێت بەفرێ ڕابوو هەندی چاوێت خوگێڕان ji befrê pêvetir tiştek nedît du tila bin barê xwe ve serê xwe rakir ey xwedayê mazin bes bû dixuleka dergehê dozexa xul min veke sirê ez birim sirê dergehê dozexê vebû şêlkeka tivengêt xedrê barê wî da bay û xîna wî da befrê ئەو سەروان مامۆسا کۆتا وشەت بۆ ئەگەر بڵێم گەنجانی کورد ئەو گەنجە خۆشەویستانی کە لێرە ئامادەن کە من ئەیان بینم بەڕاستی دڵم خۆشە بێ کە هێشتا گەنجەکانمان گڕوتینێکیان هەیە کە بتوانن پەرە بەو ڕێچکەیە بدەن کە جەنابەت و نایابەکانی تریش گرتویانەتە بەر دوایی دێتە لای ئەم گەنجانە چیت هەیە پێیان بڵێ ئەس یا دوماهیە کۆمەوێت بێژم ڕاستیژی هەر چ جەهێکی دینە دوێ دنیایەدا بۆ کوردێکی ji Kurdistanê pêvetir çi stemal me bibit jî dîsa em dê berdewam bîn me rîbarekî xînê berî me hatiye rêtin em dê li ser vê rêbazê berdewam bîn şanaziyê bi zimanê xwe bikin şanaziyê bi netewa xwe bikin şanaziyê edebiyata xwe bikin xûş çi netewa kêmtir nebînin me tiştek nîne kervûkînek dijî çi netewên dî dijî çi zimanên dî bes dîsa zimanê me netewa me bû me giring e em ji kesê kêmtir nînin şanaziyê bi xwe bikin مامۆستاجان زۆر زۆر سوپاس مادومان کردیت زۆر سوپاسی ئێوەژەکەم و سوپاسی ئێوەی خۆشەویستەکەم کە هەتا ئێستا لەگەڵمانابوون هەتا پرۆگرامێکی نوێی نایابەکان لە خوای گەورە داواکارم کە تەندروست باش بن و بەختەوەر بن زۆر زۆر سوپاس و کاتێک خۆش زۆر زۆر سوپاس